گەرم و گەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا من گوڵناز لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە زەنجیرە بەرنامەکانی ئاسۆی بەرابەری هەروەها کە خۆتان ئاگادارن نزیکەی 4 هەفتەیەکە لە شارەکانی ئێران و کوردستان ناڕزایەتێکی جەماوەری ڕوویداوە بەهۆی کوشتنی مەحسا ئەمینی کە خەڵکی شاری سەقز بوو و بۆ سەردانی شاری تارانی کردو و لەلایەن گەشتی ئێرشادی تارانەوە درایە بەر ئەشکەنجە و ئازار وە دواتر دوای ئەوەی کە 3 ڕۆژ لە بیمارستانی کەسرای تاران بوو گیانی بەخ کرد بەو هۆیەوە خەڵکی شارەکانی کوردستان ناڕزایەتیەکیان بڕێ و حیزبەکانی کوردستانیش مانگرتنێکی سەراسەریان ڕاگەیان ئێمە بۆ باسی زیاتر لەسەرم بابەتە داوامان کردوە لە هاوڕێ فەراسەتی ساڵحی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەوە هەروە هاوڕێ شۆڕشی کەریمی کە لە بەرنامەکەمان بەشدار بن. هاوڕێیان بەخێر بێن بۆم بەرنامەیە و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس بۆ تۆش. زۆر سپاس بۆ ئێوە و دەستان خۆش بێ. زۆر سپاس. هاوڕێ فەراست با پرسیارەکانم لە جنابتانەوە دەست پێکەم. هۆی سەرهێڵانی ئاخێزی ژنان لەژێر شعاری ژن ژیان ئازادی لە چیا دەبینن؟ بەڵێ ئەگەر وەکە خۆت ئیشارەت پێکرد کە من لە پێشە بۆ جارێکی تریش سەرخۆشی بکەم لە بنەماڵی ژینای ئازیز و هەموو ئەو کەسانەی کە لەم ماوەدا گیانیان لە دەستداوە و لەم ڕاپەڕێنەداوە هەروەها خۆم بە بەشداری خەم و پەژاریان نەزانم و ئەو بنەماڵانەی کە ڕۆڵە ئازیزەکانیان ئێستا لە بەندیخانەکانی ڕژیمی نگریسی جمهوری ئیسلامیدان هیوادارم کە هەرچی زووتر بە شکاندنی دەرگای زیندانەکان لەلایەن خەڵکی شۆڕژگێڕەوە بگەڕێنەوە باوشی بنەماڵی ئازیزیان. بڵێ هەروواکە خۆشت باس کرد و نزیک بە ئەلان بڵێن 4 هەفتەیە کە ئاخێزی جەماوەری لە سەرانسەری کوردستان و ئێران لە ئێتراز بە مەرگی مەحسای جوانە مەرگ لەژێر دروشمی ژن ژیان ئازادی وەڕێکەوتووە و هەر بەردەوامە و سنوورەکانی ئێرانی بەزاندووە و زۆربەی وڵاتانی ئوروپا و ئاسیایشی گرتووەتە بەر و ناوی ژینا بووەتە ڕەمزێک و جەهانی بووە بێوا بڵێن. لەم ماوەدا بینیومانە کە چۆن شعاری ژن ژیان ئازادی هەموو شەقامەکانی ئێرانی گرتووەتە بەر و ڕژیمی خستووەتە وەحشەت و ترس و لەرزانی کردوون. بەڵێ شاهدین کە ژنان و لاوان و خۆپیشاندەران چۆن بوێرانە لە بەرامبەر هێزە سەرکوتگەرەکاندا بەدار و بەرد و کوکتۆل مۆلۆتۆف هێرشیان کردووەتە سەر دوژمنی مسلح بە تفەنگی جەنگی و باتۆم و گازی ئەشکاوەر و بە هەموو جۆرە وەسیلەیەک هەوڵی داوەکە لە سەرکوتی خۆپیشاندەران دریغ نەکات و ئەوانی داوەتە بەر لێدان و کوشتن. ئەمە جوان ئەمە لە فیلمەکانە و لە دۆکومنتەکانە ئەیبینین. بەڵام ژنان و لاوانی شۆڕشگێر قارەمانانە چوونەتە پێشەوە و ڕۆژ لەگەڵ ڕۆژ ڕقەستورتر بوو و قایمتر بەدانی شعاری مەرگ بۆ دیکتاتۆر و مەرگ بۆ خامنەی هاواری نەمانی و ڕوخانی ئەو ڕژیماکەن کە بەداخەوە ژمارەیەکی زۆر تایستە گیانیان لە دەستداوە و ژمارەیەکیش بازداشت کراون لە زیندانەکاندا. ئەوەی کە پرسیارتان کرد هۆیەکەی بڵێن چی بێت، ئەگەر بڵێن هۆی ئەم کوشتنەی ژینا چی بووە، کوشتنی ژینا و هۆی ئەم ڕاپەڕینە کە بڵێن چۆنە، ئەبێ بڵێن کە ئەمە کوشتنی ژینای عەزیز جرقەیەک بوو کە دای لێیدا، جرقەیەک بوو کە لێدرا و ئەبێ بڵێن درستە کە ژنان لەم ڕاپەڕینەدا گرنگترین ئەرکانی ئیدئۆلۆژیکی جمهوری ئیسلامی واتە حیجابیان هەدەف گرت بوو، بەڵام ژنان لە دروشمی لە دژی ستەمی جنسیەتی. ئەمەوێ بڵام کە درستە کە کوشتنی ژینا ئەم جرقەیەدا لەو وەزعیەتە و کە خەڵک دڵیان پڕ بوو لە هەموو ستەم و وەزعیەتێکی خراپی ئابووری و اقتصادی و سیاسی، کوشتنی ژینا ئەو جرقە بوو کە ئەمەی تۆقان هەڵ هەستان. و ئەگەر بڵێن کە واقعاً ژنان
لە دژی سیستەمی جنسیەتی و هەروەها داواکاری نان و کار و ئازادی هەستاون و لەژێر ئەمانە لە ژێری ئەم داخوازیەی خۆیان لەژێر دروشمی ژن ژیان ئازادی بردووەتە پێشەوە و داخوازیەکانی خۆیان بە گوێی هەموو جیهانیان گەیانوە و بۆ ئەم داخوازیانە هەستاون و بێ بڵێن ئەمڕۆکە نەتەنها لە کوردستان بەڵکو سنوورەکانی بەزاندووە لە ئوروپا و ئاسیا و زۆر لە شارەکانی ئوروپا و ئاسیا ئەمە چوەتە پێشەوە دەنگی ئاعتراز ئەمە هەموو ئەمانەمان بینی و ئەزانین کە چەندێک دەنگی ئاعتراز بەردەو بووە ژنان ئەگەر بڵێن لەسەر لە ڕابطە لەگەڵ ئەم لەژێر شعاری ژن ژیان ئازادیدا دەرد و ڕەنجی 43 ساڵەی خۆیان و هەروەها خەڵکی وەزاڵە هاتوو کە لە دەست ئەو ڕژیمە دەیکێشن هەر لە گرتن و زیندان و ئەشکەنجە و ئێعدامەوە بگرە تا تەحمڵی دەردی فەقیری لە ڕادەبەدەر برسیەتی بێکاری دەربەدەری و 1001 دیاردەی دزیوی ناو کۆمەلگا کە لە سایەی سەری ئەو ڕژیمە هاتووەتە گۆڕێ ئەمە هەمووی خەڵکی بەفروس هێناوە وەزاڵەی هێناون و ژیانیان لێ کردبووە جەهەنەم ژیانی لە خەڵک کردبووە جەهەنەم ئەم جرقە کە وەک ئاگرێک کە لەژێر خۆڵەمێشدا داپۆشرا بوو تا ئێستا ینی ئەو ئاخێزانەی تر کە پێش ئەم ئاخێزی 96 و 98 کە زۆر زوو سەرکوت کرا و داپۆشرا ئەم ئاگرە سەری هەڵێنا و بڵێسەکانی وای کرد کە ئەو ڕژیمە و ئەس سیستمە پسووتێنێت و نابودی بکە بڵێ هەروە کە ئەبێ بڵێن واقعان ئەبێ وا بڵێن کە ڕێیشە و ئەساسی ئەم ئاخێزە بەرینە کە ژنان سەردەمدار و دەستپێکەری بوون ڕێشەی لە نابەرابەری ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیدایە کە 43 ساڵە لە هەمووان زیاتر یەخەی ژنانی گرتووەتە بەر و ئەمڕۆکە ئەمە زەمینەیەکی عینی و زەهنی بۆ دروست کراوە کە بۆ وەها ئاخێزێ دروست کراوە کە ئەم خەڵکە ئەوە بێنە هەستن و قیام بکەن هەمووان ئاگادارین کە هەڵاوردنی جنسیەتی و یاسا و سیاسەتی دژبەژنی ئەو ڕژیمە لە ماوەی ئەم 43 ساڵەدا لە گرتن و ئەشکەنجە و سەنگسار و ئێعدام و قەتەڵهای زنجیرەیی و ئەسید بەدم و چاوکردندا و قانونی چەند ژنە و سیغە و مەحرومکردنی ژنان لە کار و دەرس و تەسویبی دەیان قانون و تەبسەرە بۆ مەحرومکردنی ژنان لە سەرەتاییتەری مافەکانیان لە ژیان و لە کۆمەلگادا ئەمە هەمومان ئەگە شاهدی بووین لە ماوەی ئەم چەند ساڵەیە لە ماوەی حکوومەتی ئەم ڕژیمە نگریسەدا هەروەها باقی خەڵکی تریش گەنجان و باقی خەڵکی مەحرومی ئێران کە ژیانێکی پڕ لە چەرمەسەری لە سایەی سەری ئەو ڕژیمە هەیەە هەمووی دەستی داوەتە دەست یەک و ئەمڕۆکە ڕاپەڕێون تا مافی ئینسانی خۆیان بەدەست بێنن ئەگەر تەوجه بکەین چەند مانگی پێش ئەم ڕاپەڕینە پێش ئەم قیامە ڕژیم قانونی حجابی ئیجباری تند کردەوە و ڕۆژی 21 تیری بەناو ڕۆژی حجاب و ئەفاف ناونا و گەشتی ئەرشادی بۆ کۆنتڕۆڵی بە قەولی خۆی بەدحجابی دانا بەناوی ئەوە و ژنان بەدوای ئەم هەڵوێستەی ڕژیمە بەدوای ئەم بەرنامەی ڕژیمە دەنگیان هەڵێنا حجاب بێ حجاب بەمانای نابۆ حجاب ئەمە یەکدەنگ ئەمەیان هاتن لە هەموو شوێنێ و ڕژیمیش بە هەموو جێرێ مەمورینی ڕژیمیش بە هەموو شێوە گەشتی ئەرشاد و باقی خاهەرزەی نەبوو پاسدار و ئەمانە کەوتنە گیانی ژنان و بە کوشتن و لێدان و گرتن و ئەمانە یعنی کەلیمەی وتنی نابۆ حجاب بەمانای نابۆ جمهوری ئیسلامیە یعنی چون حجاب واقعا ئەرکانی ئیدۆلۆژیکی ئەو ڕژیمەیە و بە قەولێکی تر بە قەولی تێکی بڵێن پاشنە ئاشیلی ئەم جمهوری ئیسلامیە بۆیە ئەمە کە دەست ناسەر شتێکی حساس کۆمەلگای ئێران کە لە حاڵەتی تەقینەوەدا بوو هەروە کەوتمان 43 ساڵ ئەم دەرد و مەینەت و برسێتی و بێعەداڵەتی و ئەمانە کە ئەم ڕژیمە ڕێبێ یعنی واقعا ڕژیمی خەڵکی ئێران لە حاڵەتی تەقینەوەدا بوون و مەحتەلی شتێک بوون مەحتەل بوون کە کاسەی سەبریان بە قەولی فارسی پڕ بوو مەحتەلی ئەوە بوون قەترێکی تر ئیزافە بێ بەما کە بڕژێت و ئەم قەترێشە بە کوشتنی مەحسا ئەم جرقە لێدرا
ولا اعتراز بم قتل دەوڵەتیە ئاخێزی جەماوەری هەر لە کوردستان و تا تاران و زاهدان و هەروەها هەموو شارەکانی ئێران شارەکانی تری ئێرانی گرتەبەر و ژنان بە فرێدانی حجاب و شعاری ژن ژیان ئازادی زیاتر لە چەند هەفتەیە ئەلان بە پشتیوانی خەڵک لە دژی ئەو ڕژیمە ڕژاونەتە سەر شەقام و مانگرتنیان کردووە و بوێرانە سەر ڕای کوشتن و گرتن بە خەباتیان درێژە دەدەن و لە هیچ سەرکوتێک سڵ ناکەن لەم ڕابتەدا لە کوردستان دوودانە مانگرتنی گشتی بەڕێوە چوو کە سەرکەوتوانە بوو و هەروەها لەم ڕۆژانەی ئەخیردا لەم ڕۆژانێک لە مانگرتی مامۆستایان و قوتابیان لە زۆربەی شارەکان بەردەوام هەروە چوەتە پێشەوە و خۆپیشاندەران و تقریبا خۆپیشاندەران کارێکیان کردو لە ماوەیە یعنی واقعا نەسرەوتوانە هەوڵەدەن و لە شەقامەکانە لە ئێتساب عمومیە بە هەموو شێوەیەک ئارامشیان لە هێزەکانی ڕژیم حرام کردووە هەر دوو ڕۆژ لەوە پێش 16 مهر کە بە بانگەوازی مامۆستایان و قوتابیانی زانکۆ و مەکتەبەکان لە هەموو شارەکانی ئێران و کوردستان ئێتساب و خۆپیشاندان بەڕێوە چوو بە تایبەت شارەکانی سەقز و سنە و مەهاباد بەڕق و تووڕەیەکی یەکجار زۆرەوە ڕژانە سەر شەقام و کچانی قوتابی بەلابردنی مەقنعە و بە شعاردان هاتنە سەر شەقامەکان و بەخۆشی و ئێستادان و مامۆستایان پشتیوانیان لێکردن و لە زۆر جێگەیە زۆر جوان بوو ئەوە کە من بینیم دکمنتێک فیلمێکم بینی فیلمێکی چکۆلم بینی کە یان نووساوەیە بوو کە مامۆستاکان وتبوویان ئێمە ئەگەر تاڵێ قژ لەسەری قوتابیەکانمان کەم بکرێتەوە ئێمە ئەڕژێنە سەر خیابان و لەسەر شەقامەکان ئێمە دەرسی شۆڕش و مقاومەت بە قوتابیەکانمان ئەدەین ینی ئەوە زۆر قسەیەکی زۆر جوان بوو هێزەکانی ڕژیم ینی ئەبێ بڵێن بە هەموو قدرەتیانەوە هەوڵ ئەدەن خەڵک بێدەنکەن هەرچەند سەرکوت بەردەوامە ومرتب سەرکوت ئەکەن بگیر و ببن کوشتن بە هەموو شێوەیەک هەوڵەدەن و زۆر زەعیف بوون و لاواز بوون و کە ئیتر قدرەتی مانۆڕیان خەریکە کەمە بێتەوە هەر ڕیسی هەر لەو ڕۆژی 16 فکرکەم بەڵێ 16 مهردا بوو چوو بۆ دانشگای ئەلزەهرا قسە بۆ قوتابیان بکات قوتابیان بە شعاری بڕۆگومبە ڕێگان پێ نەدا کە قسە بکات محسنی ئەژەیی ئەمڕۆکە بوو پێم وایە وتی کە ڕئیسە قووەی قەزاییە ئەمڕۆکە وتی کە کامڵەن لە مۆزەی زەعفەوە قسەیە کرد و داوای ئەکرد و ئەیوت کە مەسەلەن بێندا بنیشین پێمان بڵان ئیشتباکانمان چی بووە جوبرانی بکەینەوە و ئەمانە هەمووی بە نەزەر من پاشەکشی ڕژیمە و نیشانەی ترس و وحشەتێتی و ئەبینێ کە ئیتر واقعا خەریکە تەوانی سەرکوتی خەڵکی نامێنێت جا ئەو ڕژیمەش هەر بە سەرکوت ماوە ئەگەر ڕۆژێک توانی سەرکوتی نەمێنێت و بەو جێگا بگات ئەوە واقعا ئاخری عمرێتی یا خامنەی کە هەروە ئاگادار بووین کە 2 هەفتە لەوە پێش هەفتەیە لەوە پێش بوو 10 ڕۆژ یا هەفتەیە لەوە پێش بوو دوای تقریبا 2 هەفتە بێدەنگی 15 ڕۆژێ بێدەنگی و خۆشاردنەوە و هاتە سەر تەلەڤیزیۆن و بە هەموو جۆرێک هەوڵی ئەدا کەم ئاخێزە کەم نیشان بدات بێ ئەرزش نیشانی بدات دەیکو دەمە ژمارەی قوتابین و بە تحریکی دوژمنانی غەربی هاتوونەتە سەر شقام و ئەمانە هیچ تەمێ ئەکرێن و دائنیشێنەوە و تەواو ئەبێت و ئەم شتانە جا من وەختێکە و قسانەی خامنەیم بیست بگورە ئەزانم ئەلان تەوایکم قسانەی خامنەیم بیزم بیری شتێک کەوتمە لە وەختی قیامی 57 قیامی 57 بوو کە لە وەختەیە مرتب عواملی ڕژیمی پەهلەویش هاتنە سەر هین و قسەیان ئەکردو کە ئەمە هیچ نییە و ئەمانە گشتینە حتا ئەزهاری ئەو دەم ئێوە مناڵ بوون یان نەبوون لە دایکێشتا کە ئەزهاری هات وتی ئەو دەماخە تەلەڤیزیۆنی ئۆپۆزیسیۆن بەو جۆر نەبوو یا مەسەلەن ئەم ئینتەرنێت و دنیای مەجازی ئەم شتانە نەبوو ئەوەختە فقط رادیۆکان بوو رادیۆهای ئۆپۆزیسیۆن بوون ڕۆژنامەکان بوون ئەزهاری کە نخستوەزیر بوو کە هەر 55 ڕۆژی دەوامی هێنا نخستوەزیریەکەی هاتە سەر رادیۆ وتی هینە سەر تەلەڤیزیۆنی دەوڵەتی هادوتی ئەمانە کە ئێوە ئەیبینن و ئەیبیستن هەمووی قسەیە نەوارە ئەمە نەوارە و زەبت کراوە بە ئێوەی بۆ ئێوەی بڵاو ئەکەن و ئەمانە باوەڕی پێمەکەن جا هەر ئەو ڕۆژە بۆ بەیانیە خەڵک بە ملیۆن هاتنە سەر شەقامەکان
بە ملیۆن هاتە سەر شقامەکان و شعاریان ئەدا چی شعرەکان زۆر جالب بوو یانود ئەی ئەزهاریە بیچارێ بازم بگو نەوارێ این ملەتم نەوارێ نەوار کێپا نەدارێ جا مەزورمەوەیە کە ئەم بە ئیسلاح دەوڵەتدارانە لەوە زیاتریان پێ نییە وەختێکە لە مقابل ڕاپەڕێنی خەڵکە بێدەسەڵات ئەبن بەرە بنە درۆ و دەلەسە و خلاصە فری و ئەمانە هاوڕە فەراسە حتمما دەگەڕێمەوە لاتان با پرسیارێک لە هاوڕە شۆڕشکەم هاوڕە شۆڕش زۆر بەخێر بێن ئێوە لێکدانەوەتان لەسەر ئەم ئاخێزە جەماوەریە چییە وە چۆن هەڵی دەسەنگێنن دەنگتان نییە هاوڕە شۆڕش سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاوڕێ فەراست بەشێکی زۆر لە مێژووی ئەو ڕاپەڕینانەی دوایی وت تەحلیلەکەوەیە واقعاً کۆمەڵگەی ئێران لە نقطەیەکی ئەنفجاریدا بوو یانێ مەسەلەکەوە بوو کە ئەم کوشتنی بەو شێوەی ژینە ئەمینی لە تاران ئەوە بێزافەیەوەی کە جوابدانەوەکەی هەم لە سەدحی ئێرانە پێش هاوردنەوەی بۆ کوردستان و دوایەکەی ئەوەی ئەحساب عمومیە کۆمەڵگەی ئێرانی بردە قۆناغێکی ترەوە لەبەر ئەوەی کە ماڵاماڵ یا پڕ بوو لە زام و لە برین و لە ئێش و لە ئازارێک کە حکوومەتی ئیسلامی بەسەر خەڵکانی ئێرانە دایسەپاندووە بۆ ئینجا ژنان لەم مێژووی 43 ساڵەدا و ڕەنگە زۆرتر لە بەرحاڵ سەدەهایەکی زۆرترەوە لەژێر دەسەڵاتێکی پیاوسالاری دینیدا یا بەرحاڵ یەکجار بە ناوی ناسیۆنالیزمەوە جارێتر بە ناوی دینەوە و بە تایبەتی لەم 43 ساڵەدا بەڕاستی ئازارێکی بە مراتب زۆر زۆرتری تەحمل کردووە لەوەی کە لە ماف و داواخوازیەکەی لە حقوق و لە بەرحاڵ دەرس خوێندن و لە بنەماڵە و لە ئیجازەی حتا چوونە ناو کۆمەڵگە و هەموو ئەوانە کە لە ناو کۆمەڵگە و لە ناو خانەوادەدا زۆڵمی لێچ و ئەستەسماری بەرحاڵ تەحمیل کراوە پێ بێزافەوەی کە لە ناو قانوندا وەکو نیوە ئینسانێک حەساوی بۆ کرێ حەقی تەلاقی نەبووە سەرڕای هەموو ئەوانە برینە لایەکەوە تۆ ئیجازەی حتا لیباس پۆشینت نەبێەوە گەشتێک ببێت کۆنتترۆلی لیباسی تۆ بکە تەحقیر و بێڕێزی بکە هەموو ئەوانە بەرحاڵ بێزافەی ئەم فەقر و نەداری و بێکاری و زەجر و هەموو ئەوانەی کە بەشێکی زۆر لە جوانان و ئینسانهای تەحسیڵکردەی ناوە کۆمەڵگە کێشاویانە کۆمەڵگەی ئێرانی گەیشتوو گەیاندبوو بە نقطەیە کە واقعاً نقطەی انفجاریان پێوت خەڵک چاوەڕوانیەوەی دەکرد یا ئێمەمانان بەرحاڵ و تەحلیلەمان بوو کە کۆمەڵگەها لە حاڵی انفجارە اقتصاد وێرانە ئیجتیماع پڕیە لە موسیبەت و دەرد و بەڵا ئۆفۆقێک لە دیددا نییە بێکاری زۆرە تەوەڕۆم زۆر جار دەگەشت بە 60% و 70% دەستمۆزدی خەڵک هەر هەمان دەستمۆزدی 10 ساڵ لەمەوبەر و 5 ساڵ لەمەوبەر بوو بەشێکی زۆر لە تەبەقەی متەوەسط بەرحاڵ پەرتاب بوو بۆ ناو تەبەقەی بۆ ناو خەشرێکی زۆر کەم دەرامەت کەیتر واقعاً خۆشیان دەڵێن نوێنەرانی کۆماری ئیسلامی کە شتێک بە ناو تەبەقەی متەوەسط نەماوە هەموو ئەمانە بێزافەی واقعاً ئەوەی کە ڕێکخراو بوون دەتوانێت کارهایەکی ئالە و نەوعە گەورە بکە و بیکا بە ئەمری کۆمەڵگا ئەوە بوو کە بەرحاڵ کۆمەڵگەی ئێران بە دوای ئەو جەرەقەدا وەکو چۆن لە بەهاری عەرەبیدا چەند نمونەیەکی ئاوەها بووە باعسیەوەی کە خەڵک ڕاپەڕێ کوشتنی ژینا بەو شێوەیە واقعاً بوو بە باعسیەوەی کە خەڵک لە سەراسەری ئێراندا ژینا بە ژینای خۆیان بزانن و لە مقابلی کۆماری ئیسلامیدا مەوزع بگرن و لە دانشجوو کرێکار ملیەتهای جۆرا و جۆر هەمووانەدا برژنە سەر شقام بێزافەیەوەی کە واقعاً چەند شتی جیاواز لەم ئاخێزانەدا یا لەم انقلابە نوێیەدا کە ڕووی داوە واقعاً مەسەڵەن هەمبەستگیەکە کە لە بینی خەڵکانی ئێرانە یا ملیەتها و ناسیۆنهایەکی جیاوازی ئێرانە ڕووی داوە ئینسان بۆیە زوو تاکی دەکا لەسەرەوە ئەوانە دەبێ ئینسان بیپارێزی وەکو دەستکەوتی ئەو ڕاپەڕینە دەستکەوتایە کە تا ئێستا بە دەستمان هێنا وەختێ لە ئورومیە و لە تەورێز و لە نەغەدە و
لەو شارانەدا کە تێکەڵاوی هەیە خەڵکان شعار دەدەن لە هەمبەستگی لە تەک کوردستانە وەختێ لە زاهدانە شعارە دەدرێ وەختێ لە ئەهوازا و شعارە دێەوە ئەوێ وەکو دەستکەوت بیپارێزی نەتەنیا بیپارێزین پەرەی پێ بدەین و ئیجازە نەدەین لە ئایندەی ژا جمهوری ئیسلامی زەفەر بەرێت بەو خەلەعانەی کە لە ناو خەڵکە هەیە. شتێکی تر بەرحاڵ ئەوانە دەستکەوتی تایەستەیە ژنی هێناوەسە مەسلەی کردوویە بە مەسلەی ئەسلیە و کۆمەڵگا مەسلەی ژن پاراستنی ژین حەق و حقوقی ژن ئەو بەرابەری ژن هەمووانە بوو بە مەسلەی ڕۆژ جاران ئێمە شایەدی شتایەکی ئەوان نەبووین و لەو ماوە زۆر کەمەی 4 هەفتەدا واقعەن لەوانەیە 50-60 ساڵ ڕەنگە زۆرتر کۆمەڵگەی ئێرانی خستبێتە بەرەوە لە باری مۆدرنیتەوە لە باری مەسلەی ژنانەوە نەتەنیا بۆ ئێران بەڵکی بۆ خەڵکی ناوچەکە واقعەن هێزهایەکە ساڵەها بێدەنگ وانێ خستوێسە خۆیان ملیەتهایکی جۆراوجۆری وەکو بەرحا وڵاتانی دراوسێ ئێران و حتا جنبشهای ڕزگاری خوازانە و چەپی جەهانی ئەوانشی ئومیدوار کردووە بێژی لە ئێرانە حرەکەتێکی ئاواین قەلابێکی پێشکەوتوانە ڕوو بدا هەموو ئەوانە بەرحاڵ مربوطە بە ئەم دەورەی ئاخرانەی کە ئێمە لە 4 هەفتەی ڕابردووە چاوماندەی کردووە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ شۆڕش حتمما تێمە بۆ لاتان بۆ پرسیاری تر هاوڕێ فەراست تایبەتمەندی ئەم ڕاپەڕینە لەگەڵ بزوتنەوەکانی دیکە و بە تایبەت ڕاپەڕینی ساڵی 57 چییە و ئەبێت چی بکرێ وەکو ساڵی 57 پێنێ؟ بەڵێ ئەوە زۆر واقعان گرنگە و پرسیارێکی جوانیشە. ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ دوو ئاخێزی ساڵەکانی 96 و 98 چون لە وەختەوە ئیتر حرەکەتی ئینقلابی دەستی پێکرد و خەڵکی دەستی پێکرد کە خەڵکێکی زۆر هاتنە سەر شەقام و مەرگ بەرخامنەیی و مەرگ بەر دیکتاتۆریان دا لە دژی کولیەتی نظامی کولیەتی نظامیان هێنا ژەر سوال و لە دژی ئەوان شعاریاندا. ئەو لەم دوودانە ئاخێزەدا لەم دوودانە ئاخێزە گشتیەدا ژنان دەور و نەخشێکی بەرجەستەیان بوو و لە زۆر شوێندا لە سەفی پێشەوەدا بوون و ڕژیم بە شێوەیەکی دەڕندانە سەرکوتی کردن ژمارەیەکیشی یەکجار زۆر لە خەڵک کوژران و بریندار و دەستگیر کردن. جا هەر ئەوەیش بوو کە ئەگەر حتمما تەوەجوتان کردووە کە مڕتە بەیانوت ئینقلابی ئایندە ئینقلابێکی ژنانەیە قیامی ئایندە قیامێکی ژنانەیە. ئەگەر هینکرد ئاخێزی 96 بۆ لە دژی گرانی و بێکاری خەڵک هاتنە سەر شەقامەکان خەڵک لە دژی ئەوانە هاتنە سەرشە و ئاخێزی 98 ئەوە بوو لە ئیدامەی ئاخێزی 96 بە دژی گرانی بنزین دەستی پێکرد. ئەمە مثلەن هەروواکە هینی ئەم ساڵ 1401 بە کوشتنی ژینای عەزیز جرقەی لێدرا ئەوانش بەو شێوە هاتن. بەڵام ئەمانە هەر کامیان تقریبا ئەبێ بڵێن کە لە ماوەی ئەم دوو ئاخێزە هیچ کامیان لە 8 تا 10 ڕۆژ زیاتر دەوامی نەهاور یعنی بێدەنگ کرا سەرکوت کرا زوو و ژمارەی کوژران و زۆرتری ژمارەیەکی زۆر خەڵک گیران و ژمارەیەکی یەکجار زۆریش کوژران یعنی زۆرتر لەوەی کە تا ئێستا لەم قیامەدا کوژرا بەنسبەت. ئەگەر ئیشتباه نەکەم پێم وا بێوتیان لە 98 1500 نەفەرێک کوژرا بوو کە ماوەکەشی 10 ڕۆژ بوو و ئەمە خەڵکێکی زۆر کوژرا بوو. ئەم ئاخێزانە ئەم دوو ئاخێزە کە واقعاً ئاخێزی خەڵکی و بۆ داخوازی بژیوی خەڵک و ژیانی باشی خەڵک بوو زۆر زوو سەرکوت کرا و سەرپۆش ناسەری. بەڵام ئاخێزی ئەمجارە کە بە کوشتنی مەحزا وتمان جرقەی لێدا ئەو ئاگرەی کە لە 96 و 98دا هەڵگرسا بوو و ببوو بە ژێر خۆڵمێشەوە سەری هەڵدا و گڕی گرت و ئێستا زیاتر لە 3 هەفتە یعنی بۆ 4 هەفتە ئەچێ بڵێن 4 هەفتە هەر بەردەوام و گەرم و گوڕتر و مسەمەمتر ئەچێتە پێشەوە. خەڵک ماندووی ناناسن هەرچەند هێزی دوژمنیان ماندوو کردووە و زەبوونیان کردووە بەڵام خەڵک جوانان ژنان و بخۆشیەوە هەر ڕۆژ دێت و لە پێشەوە کە هەر ژنان و جوانان بوون ئێستا دایکان و باوکان و کەسانی تریشی بەم ئاخێزە زیاوە بێت. ئەبێ بڵێن ئەم ڕژیمە کە لە ماوەی 43 ساڵدا کە
خەڵک تەواوی خەڵک وە بە تایبەت ژنان کە دڵیان واقعەن پڕ بوو لە ڕق و نفرەت بەو سیستمە و ئەمە بووە هۆی هەستان و قیامیان و لە ژێر دروشمی ژن ژیان ئازادیێر واکەوتمان هاتنە سەر شەقام و کۆمەلگایان هەژاند و ئەمە نەتەنیا لە ئێران بەڵکو لە دنیادا ڕەنگیدا و خۆپیشاندان و ئەترازاتی ئێرانیان لە دەرەوەی وڵات و هەروەها بە پشتیوانی لە خەڵکانی ئەو وڵاتە هەتا لە زیاتر لە 150 شاری جیهان خەڵک لە ئێعتراز بە کردەوەی ڕژیمی جمهوری ئیسلامی و بە پشتیوانی لە خەڵکی خۆپیشاندار هاتنە سەر شەقامەکان و دەوڵەتانی خۆیان مەجبور کرد کە پشتیوانی لە خەڵکی ئێران بکەن. ئەمە زۆر بەرچاو بوو، ئەمانە هەمووی واقعەن جیاوازیەکی زۆر بەرچاو و هینە جێی سەرنجە. ڕاپڕێنی ئەم جارە ژنان و پیاوانی ئێران تایبەتمەندیەکەی یەکجار بێ بڵێن زۆر بوو. تایبەتمەندی واقعەن چەندین تایبەتمەندی بوو کە کات بێت چەندانی هێوە ئیشارە بکەین. گرنگتری لە هەمویان ئەوە بوو کە شعارەکان زۆر ڕادیکاڵ، زۆر خەڵکی و هەروەها وتم لە ژێر شعاری ژن ژیان ئازادی کە شعارێکی زۆر پڕمانە و مەفهومە و هەروەها لە پاڵی و شعارهایەکی تر وەکو نان کار ئازادی، دانیشتوو کارگەر ئێعتساب، دوای ئەوە و مەرگ بە دیکتاتۆر و مەرگ بە خامنەئی و ئەمجارە هەتا شعاری ئەوە دراکە متەوەجه بووین کە ئێمە مەرگ بەرستەمگەریان ئەدانە شاه نە ڕەهبەر. ئەمانە هەمووی شتایەکی زۆر جوان و ڕادیکاڵن. بەڵام ئەبێ بڵێن یەکشت لە ڕاپەڕینی 57 دای و ئیشارەتان بە ڕاپەڕینی 57 کرد خەڵک بەگشتی یعنی ئەبێ بڵێن و حتا چینی کرێکاریش زۆرتر لە فقط یەکگرتوەکەیان بۆ ئەوە بوو کە ڕژیمی پەهلەوی بڕوخێنن و سەڵتەنەت پەهلەوی بڕوخێن و سەڵتەنەت لابرن و خلاصە ڕژیمی سەڵتەنەتی لەبین بچێ و باسێک لە داخوازیەکانی ژنان باقی خەڵک لە ئارادا نەبوو. خەڵک دوای ڕوخانی ڕژیمی پەهلەوی ئەم جار دانەدانە داخوازیەکانیان مەترەح دەکرد و خەباتیان بۆ ئەکرد بە تایبەت ژنان کە هەر لە سەرەتای هاتنە سەرکاری جمهوری ئیسلامیەوە کە خومینی فەرمانی حجابیدا هەر لە ئەو ڕۆژانەی ئەوڵۆ هاتنە سەر شەقامەکان و دژی ئەو ڕژیمە دەستیان کرد بە مبارزە و لە بەرامبەر قانون و یاسای دژبەژنی ڕاوەستان. بەڵام ئەمڕۆ کە ژنان و خەڵکی وەزاڵە هاتووی ئێران کە ئەڵێن تەجروبەی قیامێکی گەورەیان لەسەر گوزەراندووە و ئەو دەم فەرخیە کرد، ئەو دەم خەڵکی ئەو دەم ئەو تەجروبەیانە نەبوو و بەهێزی ئەمە خەڵک ئەلان بەهێزی مبارزاتی نەسلی پێشخۆیان یعنی دایکان و باوکانیان ئیمانیان هەیە و هەروەها خۆشیان ئەو ئیمانیان پیا کردووە بۆ مبارزە و هاتوونەتە گۆڕەپانی مبارزە و مەیانی مبارزەوە و نایەنەوێت ئەم مێژووە دووپات بێتەوە کە هەمیسان ئەمانە دوای ڕوخانی ئەم ڕژیمە ئەمجار دووبارە دەستکەن بە داخوازیەکانیان هەر لە ئێستەوە داخوازیەکانیان مشەخەس کردووە. حرەکەتەکان بە شعاری مشەخەسە بنە پێشەوە. ئەمانە هەمووی جیاوازیە هایەکی زۆر مثبت و باشن و بە دژمن بە هەموو جۆرە سەرکوتیانەکە بەڵام خۆپیشاندەران بە تاکتیکی باشەوە سەریان لە دژمن شێوانوە و دووچاری بەربڵاوی کردوون و ئەمە هێزی دژمنی ماندوو کردووە و ئەلان ئەوەی کە بەو جۆرە ناتوانێت کە سەرکوت بکات و خەریکە زەعف نیشان ئەدا ئەمانە هەمووی نیشانەی تاکتیکی دروستی خۆپیشاندەرانە. ئەمە و ئەم خەباتە ئەم جوانانە ئەلان جوانان بە خۆیان ڕابەری ئەکەن خەڵکەکە ئەو خەڵکە کە هەن لە سەحنەی مبارزە ئەو ژنانەکە هەن لە مبارزەیە خەباتەکە ڕابەری ئەکەن و درێژە بە خەباتی بڵێن نەسلی پێشخۆیان دایکان و باوکانیان ئەدەن و لە پاڵ یەکە بەرەو پێشەچن یعنی واقعا ئەلان دایک و باوکەکانیش هاتوونەتە سەر شەقام زۆر لە زۆر جیا ئەبینین لە فیلمەکانە مەسەلەن پاسدارێک کە خەریکە لێ ئەدا لە کوڕەیە لە کچێک مەسەن ژنێکیاوە بەسن ئەچێتە بەرەوە دەستی ئەگرێت و مناڵەکە کوڕەکە یاکچەکە لە ژێردەستی لێنێتە دەرەوە. ئەمە ئەوەی کە ئەمڕۆکەی بینین دەرەنجامی ئەو خەباتەیە کە خەڵکی ئێران بەگشتی وەچینی کرێکار ژنان مامۆستایان قوتابیان لە ماوەی ئەم 43 ساڵەدا واقعەن پەروەردە بوون و پیۆ چوونەتە پێشەوە و بردویانەتە پێشەوە سەرڕای هەموو چەشنە نائەداڵەتی و زەخت و زۆر و کوشتار و ئێعدام و زیندان کە هەمووی ئەمانە کۆی هەر کامێ مێژووی خۆی هەیە. بۆ ئەوەی کە
ئەم ڕاپەڕینە بڵێن ئەگەر بە سەرنجامگە لە قسەکان تا باسی ئەوتە کرد بۆ ئەوە بۆ بەراوردبوونی ئەبێ داخوازیەکانی خەڵک ئەبێ ئەوە بچێتە پێشە یعنی ئەوە لە زمنی ئەوە کە ئەیانەوێ ئەو ڕژیمە ئاسێن ئەبێ داخوازی ڕادیکاڵەکانی خۆشیان هەرچی زیاتر مەترح بن خەڵکیکی زۆرتر بێنە سەر شەقامەکان لە سەفی ملیۆنیدا اعتراز بکرێت هەروە کەوتم دایکان باوکان خاڵۆ مامە هەموو کەسێ بەگشتی تەواوی خەڵک هەموو لە بێنە سەر خیابانەکان گەنجەکان وە لە گەنجەکانی خۆیان پشتیوانی بکەن و جوابی بانگەوازەکان بدەنەوە الان مەسەلەن لە تارانە جوانانی تاران کومیتەهایکیان دروستکرد هەر ڕۆژ ئێلامی ئەدەن ئێلامی شمارە بە شمارە ئەدەن کە ئەوە مەسەن فلانە سبحینە لە فلانە شوێن ئێمە مەسەن تەزاهورات هەیە کۆبوونەوە هەیە خلاصە ئەمانە هەمووی کارهایەکی زۆر باشە تقریبا ئەگەر خەڵک واقعا جوابی ئەو داخوازیانە بدەنەوە بێنە سەر شەقامەکان و جوابی ئەترازەکان جوابی داخوازی ئەو جوانانە یا ئەو ژنانە بدەنەوە ئەمە واقعا هەرچی دێت و زۆرتر و زۆرتر دەبێت و بەمە بەم جۆرە دژمن زەعیفە بێت و ئەمە هەمووی ئەچێتە واقعا بە جێگەیە بگا کە هەروە کەوتم خەڵک لە سەرحی ملیۆنیدا یعنی مەسەلەن بە چەند ملیۆن بێنە سەر شەقامەکان بێنە سەر یەکەن ئەو دەم کە ئیتر ڕژیم هیچێکی پێ ناکرێت و هەروەها مانگرتن های گشتی کە بە بانگەوازی هەموو بەشە کرێکاریەکان بەشی کلیدی کرێکاران ڕابگەێنرێت کرێکاران ئەبێ بەهێنانە گۆڕی شعاری ڕادیکاڵی خۆیان خۆی نان و کار و ئازادی دموکراسی شورایی ئەمانە بێتە مەیدانی خەباتەوە و داخوازیەکان هەموو خەڵک و ئێران و بە تایبەت ژنان کرێکاران نابێ ژنان لەبیر بەرن بەداخەوە ئێمە لە ماوەی ئەم چەند ساڵەدا کرێکاران زۆر مەرحەلەی مبارزاتی باشیان بۆ چونەتە پێشەوە بەڵام قسەیەک لە ژنان نەبووە ژنانێکە نیوەی کۆمەلگان و تۆ ئەگەر پتەوی واقعا بە توودەی میلیۆنی بەرعەلەیهی ئەو ڕژیم هەڵسێلی تۆ ئەبێ نیوەی کۆمەلگاکەیش بێنی ئەبێ حساویان بۆ بکەیت خاستەکانیان لەبەرچاو بگری ئەوەی کە لە ئاخرا کە بڵێم ئەوەی کە تا ئێستا وەک دەستکەوت کە من لە بەرچەم بە نظرێ خۆم بکەوە پێم ئینە زۆریش باشە لەم ئاخێزە ئەبینێت دەستکەوتێکە لەم ئاخێزە ئیتحاد و یەکدڵی و هەمبەستگی و هاواهەنگیەکە لەناو لە بینی خەڵکە بە ژن و پیا و کورد و تورک و عەرەب و بەلوچ و هەموو میلەتەکان لەگەڵ یەکدا 43 ساڵە ئەو ڕژیمە هەوڵ دەدا تەفرقە و جیاوازی بخاتە ناو گەلانی ئێران بیان کاتە دوژمنی یەکتر سیاسەتەکانی خۆشبەختانە وەکو بەڵقی سەر ئاو لە ناو چوو و بینیمان چۆن خەڵکی ئێران هاتنە پشت خەڵکی کوردستان و هەروەها چوونە هاواری خەڵکی بەلوچەوە ئەمانە زۆر شتهایەکی جوان و بە نرخن ئەبێ ئەمانە هەمووی لە مێژووە سەخت دەبێت و هەروەها نکتێکی ترکە ئەڵم ئەو ڕژیمە هەر لە ڕۆژی ئەوەڵی هاتنە سەرکاریەوە هەوڵیدا ژنان و پیاوان لە مقابل یەکدا قەرار بدات پیاوانی لە بنەماڵە لە کۆمەلگا لە شوێنی کار کردە مەئمور و پاسەوان بۆ سەر ژنەکان دایک و خوشک و ژن و کە ڕعایەتی حجاب بکەن پوشیشی ئیسلامی ڕعایەت بکەن و بۆ مثلەن پێشیان بگرن بۆ کار و خوێندن و قانون و شتهای قانون و تەفسەرهایەکی کە گونجان بۆ هەمووی دژبەژن بۆ ئەوە کە ژنانی کردە ئەویست پیاوان لە مقابڵی ژنانە ڕابگرێت و ژنان کۆنتڕۆڵکەن باوک کچەکەی کۆنتڕۆڵکە ژنەکەی کۆنتڕۆڵکە برا خوشکەکەی کۆنتڕۆڵکە و هەمیشە ئەمڕۆ بەڵام ئەمڕۆکە واقعاً بەخۆشی و ئەبێ ئەوە بڵێن بینیمان کە ئەمڕۆکە چۆن ئەو پیاوانە دەست لە دەستی ژنەکان حجاب فڕێ ئەدەن ئاگری تێبەر ئەدەن هەر ئەو کەسانە کە مەجبوریان کردبوون کە حجاب بنەن بەسەر خوشک و دایکەکانتانە ئەلان مەجبوریان کردوون حجابەکانیان فڕەدەن ئاگری تێبەردەن دەست لە دەستیان و شان بە شانیان شعاری مەرگ بە دیکتاتۆر مەرگ بە ئیسلامی ژن ژیان ئازادی هەمووی ئەمانەدەن ئەمە پێشچوونێکی گەورەیە بە نەزەر من و ئەوەی کە بڵم لە ئاخردا ئەم شتە بڵم کە ژنان و لاوان بە گشتی کە چی بکەن یەک نکتەی چکۆلە لە هینا ئەوەی کە خەڵکی ئێران ئەزانن کە ئەم ڕاپەڕینە وەستانی نییە بێدەنگبوونی نییە و نابێ بێدەنگیش بێت نابێ بژوەستێت چون بێدەنگبوون و وەستانی ئەم قیامە بە قیمەتێکی گران تەواو ئەبێ بۆ خەڵک بۆ ژنان بۆ جوانان
گرتن ئەشکەنجە زیندان ئێعدام و ئەمە هەمووی ئەمانەمان دیوە لە کردەوەی ئەم ڕژیمە چەپەڵەیە خەفەقانی زیاتر بێمافی زیاتر هەر بۆیە ئەبێ تێبکۆشین کە هەرچی زیاتر و بەردەوام مانگرتن و ئەترازاتەکان درێژە پێبدەین ئەو تاکوونێ ئەو ڕوخانی ئەو ڕژیمە و ئەو سیستمە و دامەزراندنی دەسەڵاتێکی خەڵک کە بەخۆشیە ئەوە بێ بەڵین ئەمڕۆ خەڵک بە درستی خەریکن ئەو کارانە بەرەو ئەوێ ئەبن کومیتە دروستەکەن بنکە و دەستە دروستەکەن هەر لە شوێنی خۆیان و سازمان ئەدەن حرەکەتەکان سازمان ئەدەن خۆپیشاندەران ڕەحبەری ئەکەن ئەمانە زۆر جوانە شعاری ڕادیکاڵە بنە ناویان ئەمە زۆر جێگای سەرنجە و زۆر خۆشحاڵیە و ئەتوانی ئەمانە هەوێنێک بێ لە داهاتووە بۆ دامەزرانی منکە و کومیتەهای گەورەتر و هەروەها شۆرا لە سەتحی شۆرا لە دروستکردنی شۆراکان لە سەتحی کارخانەکانە لە سەتحی محلاتە لە سەتحی هەموو شوێنەکانە کە بەرەو ئەوە بڕۆن کە بە حکوومەتێکی خەڵکی بە دەسەڵاتێکی خەڵکی ئەو ڕژیمە چەپەڵە بنێنە زباڵەدانی مێژووە و خۆیان دەسەڵات و سەرنوشتی خۆیان بگرنە دەست. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەراسەز. هاوڕێ شۆڕش ئێوە بە سەرکەوت و گەیاندنی ئەم ڕاپەڕینە لە چیدا دەبینەوە دەبێت چی بگرێت چە لە ناوەوەی وڵات وە چە لە دەرەوەی وڵات؟ دەنگت نییە هاوڕێ شۆڕش؟ بۆخشە من دەنگەکەم بەستە بوو بەڵام بە سەرکەوتن گەیاندنی قیامێک یان قلابێک بەڕاستی بە زۆر شت ڕەبتی هەیە. یەکێک لەو هەموو شتە مهمەی کە ئێستا پێویستە لە ئێرانە مەسلەی سازمانە، مەسلەی ئەوەیە کە هێزێک ببێت نوێنەرایەتی و خەڵکە بکە. ئێوە دەزانن خەڵکانێک کە یانەوێت حکوومەتێک بڕوخێنن حکوومەتێک سەرنگونکەن احتیاجیان بەوە هەیە کەسێ بڕوا و جێگە بگرێ یانێ وڵات بەڕێوە ببە دەی بۆ ئەوە احتیاجت بە ڕێبەری هەیە احتیاج بە سازمان هەیە. ئەو سازمانە دەتوانێت ئێستا لە ئێران نەوجودی نییە بەڵام دەتوانێت لەم پرۆسەدا کە خەڵکی ئێستا هاتوونە سەمەیان بە یەکگرێدانی ئەو مبارزاتە مەسەڵەن کە خۆیان ڕێکخرا و کردووە لە مەیدانا هەن شکل بگرێ وەوە بەرحاڵم لەم دەورەی ئاخرەدا کە خەڵکێکی زۆر هاتوونە سەمەیدان جوانانن دانشجویانن معلمانن ئەوە لە ئەم ڕۆیشدا کرێکارانی پترۆشیمی پێوەست بوون بەوە و بێزافەی بەرحاڵ ڕۆشن فکران بوون هەموو ئەمانە هەوڵ بدەن هەرکە لە شوێنی خۆیەوە یعنی مەسەڵەن تۆ سیر بکە ئەگەر معلمان ڕێکخراوەیەکی سەراسەریان هەیە دانیشتوون هەموویان مەجموعێکی عمومیان گرتووە کۆنگرەیەکیان گرتووە لە دڵی ئەوانەدا مەجموعە ئینسانیان هەڵبژاردووە کە ڕێبەرایەتیان بکە ئەگەرەوە نەبێ هەر معلمێ هەڵسێتەوە لە شوێنی خۆیەوە بڕیارێ بدا ئیترکاری جەمعی ناکرێ بۆ ئێمە کرێکاران پێویستیان بەوە هەیە جوانان لە شوێنی خۆیانە دەرگیرن لەگەڵ کۆماری ئیسلامیدا ئەبێ ئەوانیش خۆیان بەرحاڵ ئامادە بکەن بۆ ڕوبەڕوویانەوە سازمانیان ببێ سازمان وەختی دژمنی تۆ پڕە لە سازمان ڕێبەرایەتی هەیە خەڵک ڕێک دەخا تەدارکی بۆ دەبینێ ڕوبەڕوود دەکاتەوە لە شەقامە فەرماندەیەک هەیە دەڵێت تۆ بۆ ئەو کۆڵانە تۆ بۆ ئەو خیابانە تۆ بۆ ئەو مەیدانە خەڵکیش لە دڵی خۆیدا بێ هەموو ئەمانەی ببێ ڕۆژێ فەرمان دەدا خەڵکی حساب بکە ڕۆژێک دەڵێ نەخێرم ڕۆدی نەخیابان و ئەتراز دەکەین ڕۆژێکتر کۆ دەبینەوە لەسەرم دەستکەوتانەی کە ئێستا بە دەستمان هاوردووە قسە دەکەین و ئەوانش بەڕاستی زۆر زۆر شتێکی سەخت نییە ئێستا خەڵکانێ بە ملیۆنها خەڵک ناڕازیە لە وەزعە هەرکە لە کۆڵانی خۆی لە شوێنی ژیانی خۆیان پیشنەهاداتی کیاوا دەدا هەروواکە ئێستا بەرحاڵ سەرەتاکانی لە شارەکانی کوردستانە دەبینین مەسەڵەن لە شاری سنا لە شاری سەقزا لە شاری مەریوانە کۆمیتەهایەک پێش هاتووە بۆ ئەوەی کە بەرحاڵە مبارزاتە بەرەو پێش ببن ئەوانە هەمویان بەرحاڵ لە سەتحی شارە خۆیان بەیەکەوە گرێ دەدەن دوای لە سەتحی شارهایەکی دەوروبەری خۆیان نەخۆیان بەیەکەوە گرۆ دەدەن دوایەکەی لە سەتحی سەراسەری ئەو کارانە دەکەن وەنجا مەسلەی دواتر لەوە حەزبێکی سیاسیە ئێمە ئەوەکو کۆمەڵە باوشمان ئاواڵەیە بۆ هەموو ئەو هێزانەی وا حەندڵیان بۆ ئازادی و بەرابەری لێدەدا
پێوەست بن بە بۆ جەریانەوە بەرحاڵ و لە سەتحی مەحەلیشدا ڕێبەرایەتی ئەو بزوتنەوە بکەن بێزافەی ئەوەی کە بۆ ئیدامەکاری ئەو جنبش ئێستا کە ئەو ڕەهبەریانە هێشتا شکلی نەگرتووەمانە احتیاج بەوە هەیە کە ڕەهبەرانی مەحەلی بیر لە ئێستەمرار بکەنەوە مەسەڵەن ئەو جنبشە بێ ئێستەمراری ببێ ئیجازە جمهوری ئیسلامی نەتوانێت خەڵک لەسەر شەقام ناومید بکە ئەوەیش دیارە ڕەهبەرانی مەحەلی یا کەسانێکە لە مەحەلدا هەن تەجروبەی ئەو کارانیان هەیە یا دەزانن بەڵام پرۆسەی سەرنگونی کۆماری ئیسلامی ڕەنگە پێ بچێت بۆ ئەوە نابێ خەڵک ناومید بێ تەواوی هێزەکان ئێستا لەسەر کۆڵانە بڵێ ئەم شەو شاری سنە ئەبێ ڕاپەڕین بکە لە عینی حاڵە بەرحاڵ لەوانێ شتێکی ناممکن بێ بۆ ئێستا تەواوی هێزی و تەوانی بنێتە سەر یەک بۆی کە بەرحاڵ یەک شەو لە خیابانێکە مقاومەت بکە بەڵام مەسەلە ئێستەمرارە بۆ ئەوەی حتممەە بێ تۆزێکگەن ئەتافیان بێ لە مبارزەکردنە تاکتیک هایەکی جۆرا و جۆر ببنەکارە مەسەڵەن تۆ تماشا دەکەی دانش ئاموزەکان ڕووسەریەکانیان فڕێ دەدەن مقاومەتێکە عکسی خومێنی بە دیوارەوە هەڵواسراوە هیچی پێ ناچێ شیشەیەکی ڕەنگەگری و ئەیکەی بە عکسی خومێنیە مقاومەتێکە عکسی خومێنی لە لاپەڕی کتێبەکانت دەدرێ و ئەیخەیتە سەر زەوی فیلمێکی لێگری و دوو دانە شعار دەدەی مناڵان لە دانش ئاموزان دێنەوە لەسەر ڕێگە دە شعار دەدەن خەڵک بە دەر و دیوارەوە شت دەنووسێت ڕانەندە بۆغ دەدا معلمە اعتساب دەکا و خەڵکی خۆی تێگەینێ کە چۆن مبارزە بکە جوانانن سەدحی شار سەنگەربەندی دەکەن و زەربە لە دژمن دەدەن و کمیتەی خۆیان دروست دەکەن و شوێنها و ئەماکن و نەمادی ئەو وڵاتە یا ئەو حکوومەتە ئیسلامیە ئەکەنە ئامانج و لێدەن و بەڕنگ بە شتی جۆرا و جۆر شعار دەنووسن دیوارە نووسن هەموو ئەوانە شتایکی جۆرا و جۆرە کە بەرحاڵ ئستمرارەدا بۆ جنبشەوە هێز و توانی ئەو جنبشەش هەروانەگا تێرە یا شایی و خۆشی مەسەڵەن دوێنێ من بینیم لە شاری سنە خەڵک دەستی گرتووە هەڵەپەڕێ و شادی دەکا شتای خەلاقیت وەختێ خەڵک بزانێ واقعاً احساسی خۆشی دەکا لەوەی کە ڕەها بووە احساس دەکا کە خیابان و شەقام هی خۆیە وەش دەستکەوتێکی بەدەست هاوردووە دەبێ و خەلاقیتانە لە خۆیدا بەرحاڵ خۆی نمایش بدا کەسێک بە شعر نیشانی دەدا دانەیەکی تر بە گۆرانی دانێکی تر بە سرود دانێ بە مقاومەت دانێ بە شۆڕشگێڕی بەرحاڵ ئەو شتانە مهمە کە لە مبارزەدا ڕنگ بداتەوە و ئێستمرار پیا بکەوە نەتەنیا ئێستمرار پیاکە ڕۆژ لەگەڵ ڕۆژ خەڵکێکی زۆرتر پەیوەست بێ پێ وە سازمان ئەساسی ترین کارێکە کە لەم دەورە ئەبێ بکرێ نەتەنها لە سەتحی کوردستانە بەڵکو لە سەتحی سەراسەریشدا بەڵێ زۆر سپاس بۆ هەردوو میێوانی بەڕێزی بەرنامەکەمان هاوڕێ فەراسەتی ساڵحی ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵا و هەروەها هاوڕێ شۆڕشی کەریمی ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵا کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمە بەشدار بوون. سپاس بۆیەوە زۆر سپاس بۆیەوەی و سپاس بۆ کاتێ پێدار ناوێت زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەوەی کە بینیتان و توێژێک بوو لەگەڵ هاوڕێیانی بەشدار بوو هاوڕێ فەراسەتی ساڵحی واروە هاوڕێ شۆڕشی کەریمی لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە هیوادارم کە جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ تا بەرنامەیەکی تر و هەفتێکی دیکە ماڵاوە.